ئەزانی چی با ڕاستیت پێبێژم باوەڕکە هەر یەکێ لە ئێمە ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئایەسا لە بەرامبەری بێسێ ئەم داوایەی لێکە ئەمە ئاواتێتی ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی بێژێ داواکەم چیت گەرەکە لە من چیت بۆ بکەم ئێژێ ئەسئەلوکە مرافەقەتەکە فی الجەنە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم داوات لێکەم لە بەهەشتا لەگەڵت بم لە قیامەتا من لەگەڵ تۆ بم هاوڕێی تۆ بم ئەزانی هەر سەحابەیە لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێکردن چیتان گەرەک ئەم قسەیانەوت ئەمە ئاواتیان بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەزانی چۆن وەڵامیان داوا با من وەڵامت دەمەوە پێیان یەفەرموو فأعني على نفسك بكثرة السجود مادام حەزەکەی لە بەهەشتا لەگەڵ من بی زۆر سوجدە بەرە ئەنی نوێژ خوێن بە لەگەڵ نوێژە فەرزەکانت نوێژی سونەتیشکە سوجدەی شکر بەرە بۆ خوای پەروەردگار ناوە سرت بنە عارز داوا بکە لە خوای پەروەردگار لە قیامەتا لەگەڵ پێغەمبەرەکەی بێ عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە تۆ ئەبی بە هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیامەتا و لە بەهەشتا هەر ئەوەنەیش نا خوای گەورە فەرمیێ فەسجد واقترب سجدە بەرە لە خوای پەروەردگاریش نزیکە بیتەوە. سلام علیکم ورحمة الله وبركاته. دەی بچووە